ڕۆژ لە دوای ڕۆژ قەیرانی سوتەمەنی لە هەرێمدا قوڵتر دەبێتەوە. لە هەولێر ژمارەی ئەو بەنزینخانانەی بەنزینی 750 دیناری دابەش دەکەن کەم بۆتەوە و سڕەگرتنیش درێژتر بووە. لە سەنتەری شاری هەولێردا تا نیوەڕۆتەنیا 13 بەنزینخانە بەنزینی 750 دیناریان دابەش کردووە. باشە دەکرێت بەو شێوازە هەموو جارێ بەنزینی وەرگری؟ کوردستان خۆشبیعیبی نییە. ئەدینیان گۆ چا دەبی؟ حتا 20 ساڵ کەستانابی. ئەدی وعدیان نەدا؟ وعد درێە. وعدی چ؟ ئەوە 30 ساڵە دەرێ وعد هەموو درێە. لۆ وعدەکان ڕاست دەرناچی. چی ڕاستکە؟ هەرەمەینە دەنگمان پێدان و هینامان لەسەر حکم و ئەوهامان لێ دەکەن. ئەوە بەنەو ئاگلەنەوەکان سزادانی خەڵکی نییە؟ تازیبە. چ بتباتە سزنێ 3 هەفتە نادە ئاود نەداتێ چ لەو سڕە ڕادگیری. باشە لەو شارانە بە 450 لۆ لێرە بە 750 دەبی 2 سەعات ڕابوو. ئەوان مفلسن. لەو کۆرانە ناڕا هەموو سڕە گیرەیە. هەتا هاتی نوێرە زۆر زەحمەتە وەڵا. باشە گوتیان بەنزین چا دەبی وعدیان بە خەڵکیدا؟ وەڵای ئێستا خراتر بۆ کا باشتر بوو. ئێستا کە هەر سڕە زیاتر بە پێشان سڕە کەمتر بوو. ئەو هەر جارە قسەی دەکەن خراتر دەبیتن. بەخوای جا ئێستا کە باش نییە وەڵا. شوفێران کە ناچارن پەنا بۆ وەرگرتنی ئەو جۆرە بەنزینانە بەرن نیگەرانی خۆیان ناشارنەوە و لەدەست ئەم دۆخە بێزارن. بەم شێوەیەش بۆ پەیام دەدوێن. مەسەلەش کوردی دەستکاری مەکە با تێک نەچی هیچ عیبی نەبوو تێجاندا ئەمەش دەبینێن ڕۆژ بە ڕۆژ بچێن دووە لەبەر بچنە پێش ئەمە چینە دووە ئەوە دەگەڕێنەوە خراپتریش دەبی خراپتریش دەبی لۆ وەسعەکە دیارە. طبعا هەموو عالم بێزارە برا يعني وەزع ئەمە ئیشمان بە بەنزینە ئیشمان بۆ بەنزینەی دەبووە. ئەگەر وەڵی مشتری تەلەفۆنی کرد دەسبێنی گوتم سیارەم ڕاگرتێ لەبێ بێبەنزین ئەو سعاتێک و 25 دقیقەم لە سڕێمە هێشتا ژمایتمە دانێ بە 20 دقیقە ئەو زاتێکە نیان گۆ چا دەبی؟ ئینشاڵڵا چا دەبی بەزەوا قەت چا نابی. کوالێتی خراپە لێرە تۆزێک باشتری دەکەن. ڕۆژنامەنووسێک دەڵێت ئەم دۆخە چارەسەر نابێت تا ڕۆژانە 250 بەنزینخانە بە شێوەی 24 کاتژمێری بەنزین دابەش نەکەن. هەروەها دەشڵێت بەنزین لە دەستی بازرگانی چاوچنۆکدایە. ئەم دۆخە چارەسەر نابێ ئیلا دەبێت ڕۆژانە لە هەرێمی کوردستان بە بەردەوامی 24 سعات 250 بەنزینخانە بەنزین دابشکە. ئینجا دەتوانین بڵێن ئێمە دۆخێکی ئاسایی بەنزینمان هەیە. بێئومێدەکەی من لەوەیە بەنزین لە دەستی خەڵکی بازرگانی چاوچنۆکە نەدراوەتە خەڵکێک کە ڕەحم بەو میلەتە بکا ویژدانی هەبێ. بۆ دابەزینی نرخی بەنزین لە 20 تەمموزدا وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان ڕایگەیاند نابێت نرخی 1 لتر بەنزینی نۆرماڵی بازرگانی لە 850 دینار زیاتر بفرۆشرێت. بەڵام بڕیارەکە جێبەجێ نەکرا و دوای چەند ڕۆژێک لە کەمی بەنزین نرخەکەی ئازاد کرایەوە. دوایین بڕیاریش هەفتەی پێشوو بوو کە بڕیار بوو نرخی هەر لترێک بەنزینی نۆرماڵ بکرێتە 750 دینار و زیادەی نرخەکەش بۆ بەنزینی بازرگانی لەلایەن حکوومەتەوە خەرج بکرێت. بەڵام وا دیارە بڕیارەکانی حکوومەت تا ئێستا نەیانتوانیوە بەر لە بەرزبوونەوەی نرخەکە بگرن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.